بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست کاردانەوەکان لەبارەی قەرزداربوونی حکوومەتی هەرێمی کوردستان و تارەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامن. لە یادداشتێکیشدا فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان داوای بانگهێشتنی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی بۆ پەرلەمانی کوردستان دەکەن. بە میواندارێک لە بەڕێزان سەرکۆ ئازاد گەڵاڵی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کێتی نیشتیمانی، هەروەها دکتۆر محەممەد گەناوی مامۆستای زانکۆ و ئابووریناس تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. کاردانەوەی وتارەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت دەربارەی 27 میلیارد دلار قەرزی سەر کابینەکەی بەردەوامە. فراکسیۆنە ئۆپۆزیۆنەکانی پەرلەمانیش هاتوونەتە سەرخەت و واژویان بۆ بانگهێشتکردنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی بۆ کۆبوونەوەیەکی ئاسایی پەرلەمان کۆ کردوێتەوە. پێشکەشکردنی داواکاریەکەی ئەو فراکسیۆنانە تاقیکردنەوەیەکی نوێیە بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کە ئایا دەتوانێت سەرۆکی حکوومەت بێنێتە هۆڵی پەرلەمان و وەڵامی پرسیاری پەرلەمانتاران بداتەوە تا مانایەک ئەگەر بە ڕەمزیش بێت بۆ پەرلەمان بگێڕێتەوە، چونکە هێشتا کودەتاکەی حوتی ئایارکە دەستەی سەرۆکاتی پەرلەمان لە پشتی باڵێکی ناوپارتی دژی پەرلەمانتاران ئەنجامیدا و شکۆی پەرلەمانی وێران کرد لە بیر هاوڵاتیان نەچوەتەوە. بە پێی و داتایانی پەرلەمانی ئۆپۆزیسیۆن لەم دوو ڕۆژەی ڕابردوودا خستویانەتە ڕوو. حکوومەتی هەرێمی کوردستان تەنیا چەند میلیارد دۆلارێک قەرزی دەرەکی کردووە کە ئەوەش لەسەر بنەمای پەیوەندی حیزبی و بنەماڵەیی بووە و پەرلەمان ئاگاداری نییە. ئەوەی دیکەی کە سەرۆکی حکوومەت لە وتاری جەژنە پیرۆزەدا باسی کرد ئەو موچانەیە کە چەند ساڵێکە بە فەرمانبەرانی حکوومەتیان نەداوە لەگەڵ پارە و کری ئەو کۆمپانیایانەی کە زۆربیان سەر بە بەرپرسان و حیزبن. لە ژێر سای حکومڕانی پارتی وێکێتیدا حکوومەتی هەرێم لە تەواوی مانەکانی حکوومەتداری داماڵدراوە و بووەتە کۆمپانیایەک بۆ پەیداکردن و کۆکردنەوەی داهات بۆ حیزب و بەرپرس و بنەماڵەکان با جۆرێک تەواوی جونگەکانی کراونەتە یەکەی کۆکردنەوەی پارە. هەر ئەوەش وای کردووە هاوڵاتیان هیچ متمانێکیان بە حکوومەت و پەرلەمان و دادگا و تەواوی دامەزراوە شەرعیەکان نەمێنێت. ئێستا هەزاران کۆمپانیا لە هەرێمی کوردستان کار دەکەن و هەریەکان سەر بە بەرپرسێکە لە پشکنینی تاقیگەیی خاڵە سنووریەکانەوە بگرێت تا دەگاتە دروستکردنی خواردن بۆ منداڵانی دایانگەکان لەلایەن کۆمپانیاکانەوە بە ناوی کەرتی تایبەتەوە کۆنتڕۆڵ کراون. ئەم کۆمپانیانە لە سەروەرگرتنی زۆرترین پارە لە هاوڵاتیان پێشبڕکێیانە. ئەوە تا سەرە ڕایوەرگرتنی ڕسوماتێکی زۆر کۆمپانیایان بۆ ڕایکردنی مامەڵی هاوڵاتیان دامەزراندووە و بڕێکی زۆر پارە لە خەڵک دەکێشێتەوە. ئێستا کۆمپانیا دامەزرێنراوە بۆ بەکرێدانی سەگی پۆلیسی بە حکوومەت بۆ پاسەوانیکردنی خۆیان. کۆمپانیا دروست کراوە بۆ پاسەوانیکردنی دامەزراوە نەوتیەکان لە کاتێکدا هێزی پۆلیسی تایبەت بە دامەزراوە نەوتیەکان هەیە. کابینەیەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێم سەرجەمیان یەکەم بەڵێنیان چاکسازیکردن بووە لە سیستمی حکومڕانی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. بەڵام وەک دەوترێت چاکسازی بە چاکان دەکرێت و پاکسازیش بە پاکان. بۆیە سەرنجام گەندەڵ بەرفراوانتر و حیزب و بەرپرسان دەوڵەمەندتر و خەڵک هەژارتر بوون. ئێستا هاوڵاتیان موچیان پێ نادرێت، کارەبا و ئاویان نادرێت، باجێکی زۆریان بە شێوازی جۆرا و جۆر لێوەردەگیرێت. هەر لە ڕسوماتی مامەڵی فەرمانگەکان تا دەگاتە ئەو سزا زۆرانەی لە سەرپێچی هاتوچۆدا بە نایاسایی کۆ دەکرێنەوە. سەرباری ئەمانە ئازادیەکان بە تەواوی بەرتەسک کراونەتەوە ئەگەر خەڵک خۆپیشاندان بۆ داوای مافی سەرەتاییان بکەن دەستگیر دەکرێن. هەر بۆیە بە قەرزار ناوهێنانی حکوومەت لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمەوە تەنیا گواستنەوەی شکستی کابینەکەیەتی بۆ نەیارەکانی لە ناو حیزبەکەیدا و خاڵیکردنەوەی شانیەتی لەو بەرپرسیارەتی کەوتووەتە ئەستۆی. گەرنا حکوومەت نەک هەر قەرزار نییە بەڵکو ئەوەندە داهاتی هەیە کە بتوانێت ژیانێکی شایستە و شەرفمەندانە بۆ هاوڵاتیان دابین بکات. هەوڵی چوار فراکسیۆنەکەیش لە چوارچێوەی هەنگاوەکانە بۆ گێڕانەوەی متمانە و شکۆ بۆ پەرلەمان و بەدیهێنانی شەفافیت لە دۆسیەی بەناو قەرزەکانی سەر هەرێم. دەکرێت خاڵێکی بۆ ئیزافە بکرێ ئەوە جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سپاس بۆ میوانەکانەوە بەخێرمە، سپاس بابەتە بوونتان. کاک سەرکۆگرت لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە مەسەلەی ئەو 27 میلیارد دۆلاری کە سەرۆکی حکوومەت وتی
حکومەتی هەرێمی کوردستان قەرزدار بۆ دواتر کاردانەوەی زۆری لێکەوتەوە پەرلەمان پێویست چ بەدەست چوونێک بکات بۆ ئەم دۆسیە بەڵێ سپاس بۆ جەنابت و بۆ میوانە بەڕێزەکە و بۆ بینەرانی پەیام ئێمە ئەو دوایەوەی کە بەڕاستی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بەهۆی قەیرانی کۆرۆنا و ئەو قەیرانانەی کە هەبووە خۆڕاگریەکی زۆریان هەبوو لە چاوەڕوانیەکی زۆر زیاتریشان هەبوو لە حکوومەتی هەرێمی کوردستان و توانیان پابەندی هەموو ڕێنمایە تەندروستیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بوون و دوای ئەوەی کە ماوەیەکی زۆریش موچەکان دوا دەکەوتوە خەڵک لە دڵە ڕاوکێ و نیگەرانیا بوو بەڵام هەم پشتیوان بوون بۆ حکوومەت و بۆ ئەوەی ئەم ئیدامە بەم قەوارەیە و ئەم حکومڕانی هەرێمی کوردستان درێ بەڵام بەداخەوە لە ڕۆژ 22 مانگە بەڕێز سەرۆکی حکوومەت وەکو جەژنانەیەک هاتە سەر تەلەڤیزیۆن و باسی ئەوەی کرد کە هەرێمی کوردستان 27 میلیارد دۆلار قەرزارەوە لەگەڵەوەشدا هۆکاری ئەوەی کە ئەم قەیرانانە لە هەرێمی کوردستان و نەبوونی خوێندنگا و مەکتەب و خزمەتگوزاری و تەندروستیەکان و کەرتی گشتی و ئاوادانکردنەوە بەرهێنان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زۆربەی بودجێ هەرێم بۆ موچەخۆرانە ڕوا کە ئەمە بەڕاستی هیچ مبڕێکی نەیاسایی بوونە مقنعکەر بوو بۆ ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا بە درێژایی 15 ساڵ لە دوای یەکگرتنەوەی هەردوو ئیدارەی سلێمانی و هەولێر 13 ساڵی حکومڕانی لە لای پارتی دیموکراتی کوردستان بۆ لای بەڕێز نێچیرەوان بەرزانی کە ئامۆزای کاک مەسرور دەکات و سەرۆکی هەرێمەوە لەگەڵەوەشدا بەڕێز کاک مەسرور بەرزانی 12 ساڵی حکومڕانی سەرۆکاتی هەرێم بۆ لە هەرێمی کوردستانە یەکێتی نیشتیمانیش بەڵێ من باسی ئەوەی شتەکەم یان ئێمە باسی یەکێتیەکەم بەڵام ئەوەی قسەمان لەسەر وتارەکەی بەڕێز سەرۆکی حکوومەتە کە خۆی بێبەری کرد لەو حکومڕانی ڕابردووەکو ینی پێ دوای یەکەم جار لێدان بوو لە باوکی خۆی ئینجا ئامۆزای خۆی ئینجا یەکێتیش من نازانم لێدان ئەوە خۆیە بێت تعبیر بۆ خۆی بکە من ناتوانم شیکاری بکەم بەڵام ئەو ئێمە وەکو چاودێر وەکو پەرلەمانتار باسی واکەین کە حیزبی پارتی دیموکراتی کوردستان کە لە کەسە نزیکەکانی کاک مەسرور بوونە خاوەنی حکومڕانی 15 ساڵی ڕابردووی ئەگەر بەلایانی کەمە 15 ساڵی حکومڕانی یەکگرتوو بکەین بەشدار بوونەوە کارکتەری سەرەکی بوونەوە سەرۆکاتی حکوومەت لەو 15 ساڵات تەنها 2 ساڵ لای ئەمان نەبوو بۆیە ناکرێت تۆ بە حیزبەکەت و خۆت بە شێوازێک لە شێوازەکان بێبەری بکەی بەڵای یەکێتی نیشتیمانی کوردستان هاوبەشێک بۆ لەناو حکومڕانیدا و ئیدارەکەی خۆی بۆەوەی قەوارەی هەرێمی کوردستان یەکگرتوو بێت و دوو ئیدارەی نەمێنێەوە بتوانین خزمەتێکی زۆری خەڵکی کوردستان بکەین قەوارەکەی خۆی و حکوومەتەکەی خۆی لەناو حکوومەتی هەولێرا تواندەوە بەوەی قوربانیدا لە پێناو ئەو یەک ڕیزی و بەهێزبوونی ئەو قەوارەیە بەڵام بەداخەوە دەبینین کە تیمی ئێمە لە حکوومەت نیگەرانیان بە نووسراوی فەرمی داوەتە سەرۆکی حکوومەت و بەشداریکردن لە ناو ئەم حکوومەتە بەشداریەکی ڕاستەقینە نییە و هەڵوێستی نیشتیمانی هەڵوێستا ڕەنگە خەڵک بڵێ مەسەلەمە بۆ ئۆپۆزیسیۆنیش ڕەنگڕاست بڵێن تەنیا بەیاننامە چیە گەروە لە حکوومەت نیگەرانن لە دەسەڵات نیگەران تەنیا بەیاننامە بەسە کاکە حەکیم ئەگەر جەنابەت سەیری بکەیت ئێمە بە دوو شێوازی ئیشمان کردووە یەکیانەوەی کە حکوومەت نیگەرانەکانی خۆی بە ئیمزای جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرەکان ئاراستەی سەرۆکی حکوومەت کردووە ئەوەی کە پەیوەست بێ بە ئەو نیگەرانانەی کە هەمان بووە لەگەڵەوەشدا تیمی پەرلەمانی جیاوازە لە ینی ئەوەیە ڕاستکردنەوەی شکەین بۆ خەڵک وە بۆ ئەوەی بۆ جەنابیشێ پەرلەمانتار جیاوازە لە ئەوەی کە ئەندامە لە حکوومەت ئێمە ڕاستە بەشدارین و بەرپرسیارەتی خۆمان بەقەدەر ئەوەی کە هاوبەشین و شەریکین لە بڕیاردانە لە ناو ئەم حکوومەتە بەرپرسیارەتەکە لەگرن بەڵام پەرلەمانتار نوێنەراتی خەڵکی کوردستانەکات و نوێنەراتی گەلەکات و دەبێت هەموو کەم و کوڕی و کێشەکانی ناو خەڵکەیە کە لە دامەزراوەکانە هەیە لە دام و دەستگاکانە هەیە بیگەێنێت بە حکوومەت بۆی چارەسەری بۆ بدۆزێتەوە ئەمە ینی ئەمە ناکاتەوەی کە من لە حکوومەتان دەبێت چاوپۆشی بکەم لە کەم و کوڕیەکان لە ناتەندروستیەکان لە بڕیارە خراپەکان بۆیە ئەمە دەبێت هەموو لایەک ڕوون بێت و پشتیوانی ئێمە بێ و جەنابتان ئەزانن لە پێناو ئەگەر قسە بێت خۆ ئێمە پەرلەمانتارێکی پێش و لەسەر قسەیەک لەم بەرنامەی جەنابتەوە حەسانی لێسێنراوە یعنی بەرپرسیارەتیە بەڕاستی قسەکردن لە وڵاتە بە شێوازێک کارەکرێت کە
ئەوەی کە دەیبینین دەڕوات باش دوای دینی سەربەست هیچ ساڵی مادەم نیگەران لەم حکوومەتە هیچ کراوە بە عملی بەڵێ ئێمە دانیشت نەکرێت وەکو ئەوەی کە ئێمە ئاگادار بین لە ڕێگەی حیزبەوە و مەکتەبی سیاسی دانیشتنەکان لەگەڵ حیزبە و تیمی حکوومەتیشمان بە هەمان شێوە نیگەرانەکانیان گەیاندووە و ئێمە لەگەڵەوەیان کە کێشەکان بە شێوازێک بێت کە حکومڕانەکە بۆ دوو مەبەست گرنگە بۆ لای ئەمریکانەوە کێشەکەتان لەسەر پۆست نییە بۆ پۆستیکانتان پێدراوە داهاتەنگە بڵین داهاتی نوتان کەم بۆ دێت نەخێر کێشەکە لەوەدایە ئێمە کێشەکەمان لەوەیە لە ناڕوونی هەیە لە داهاتی نەوتە و بەڕێ سەرۆکی حکوومەت خۆی لە بەردەم گەلی کووردا ئاماژەی بۆەوە کرد کە لە 600 ملیۆن دۆلار 300 ملیۆن دۆلاری دێتە خەزانەی دواتر دەکرێمەوە لای بەڕێز پەرلەمان چی بکات بۆ قەرزەکان دەکرێمەوە لای دکتۆر جەنابیشت بەخێر بیت دەموێت سەبارەت ڕای بەڕێزیش بزانم سەبارەت بەم بارودۆخی ئەوەی کە بەرپرسان دەڵێن مەسەڵەن ئێمە 27 میلیارد دلار قەرزدارین ئەگەر ئیلتیزاماتیش بێ مەسەڵەن بەشێکشی موچە خۆران بێت بۆچی ئێمەوە مالیاتەنە پشتبەستن بوو بە سیاسەتی نەوت یاخود بەوەی گەندەڵی و تاڵانیشەوە بوو ینی چوان دێک وڵات زمینێک وڵاتەیە نەوتیشان هەیە بەڵام خستویانەتە خزمەتی پرۆژەی استراتیژی کشتتوکاڵ مەسەڵەن پیشەسازی خۆ ڕاستی بۆ وەڵامی ئەو پرسیارە دەبێت بگەڕێنەوە بۆ بنەما سەرەکیەکانی فەلسفەی سیاسی و فەلسفەی ئیدارەکردنی وڵات یا هەر دەستگایەک بێت ئەوە کە لە کوردستانی ڕۆدەدا بۆ نموناوەی کە باز کرد 27 میلیارد قەرزدارەوە تەمە تازە نیە پێش 5 ساڵەوە ئەو قسەیە هەبوو تێر ماوەیەک دەنجی نەما و ئێستا دووبارە بۆتەوە جار ئەو 27 میلیارد دلار قەرز بیا قەرز نەبێت ڕاست بیا ڕاست نەبێت خەڵک گومانی هەیە بۆ گومانی هەیە چونکە ئەو قەرزانە کاتێککە قەرز دەکرێت کاتێککە پرۆژەی نیشتیمانی دروست دەکرێت دەبێت لە ڕێگای پەرلەمانەوە تەزدیق بکرێت و ڕاست بێت بەڵام ئەوەی کە هەیە و پارانێکە لە قەرزدارین یا پارێکی کۆمپانیاکان کەدرا بە کۆمپانیا نەوتەکانەوە بەڕاستی زیاتر لە ئەفسانە دەچێت چکە معقول نییە تۆ بڵێ مەسەن لە 600 ملیۆنی نەڵام نوێ دەدەن بە کۆمپانیا نەوتەکان ئەمجارێمە لە ئابووری شتێکمان هەیە ئەلفوبای ئابووریە تۆ کە ئینڤست دەکەی ئینڤستمنت دەکەی سەرمایە گوزاری دەکەی بۆ نمونە ئەو بینە من دەیدەم بە تۆ دروستی دەکەی بە پارەی خۆت بەڵام دەبی بە شەریک باش یا نسبەتێک زۆر بە سادەی باسی دەکەم بۆی بینێران شتێک بکەن بەڵام تۆ کابراک دێنی لە دەکێنەوە شەریکی نەوت پارە هەیە دێنەوە دەردێنێ دەبێتە نیوەی بە جێرە و گربەستانی کە کراوە گربەستیاوە بەشن ئەوانە بەشی زۆران شەریک کۆمپانیەکان بەشی زۆری نەوتی کوردستانی بۆوان دەبێت ئەمجار جگە لەوە کە دەبێتە شەریک تەنهاقی ئەوەی کە چاڵێکی لێداونەوە کات دەرێ ئەوە 10 ساڵ ئێمە گوێبیست دەبێت ساڵانە بە ملیارها دلار درێبەوانە ئەمجار ئەوەش بەڕاستی بۆ گەشتەوە حاڵە بە گوێرە شارەزای خۆم ئەو پارێش خیاڵە شوێن یا ڕاست نییە قەرزدارنی مڵێ قەرزدارش بۆ مەبلەغ نییە بۆ زانیاری تۆ بینەرانیش من تقریبا 2008 بڕیار بە کۆمپانیاکیش یەکەم کۆمپانیانەوە بوو لە سووریا ئێستاڵام دووە بۆی ئەو مشکلەوە ئیشەکە نەکرا جا من پرسیام لەوەی کرد کە ئیشرافی تێچوینەوەتم باش تا شوێنی شوێک و عێراق سووریا تا ئەو کاتی من لە پراگ ڕاستی ئەو لە نەڕۆژ بوو وتم تا ئەو نەوە دەردێن چەندی تێدەچێت باوەڕکە زۆر دەکاتە 25 میلیۆن دلار لەو برادرانە باسی میلیارد شتووە دەکەن ئەوە هەڵەیەک جا دووبارە ئەوە عەلاقەی بە چیوەیە بەڕاستی پەیوەندی بەوەیە کە لێرە سیستەمێکی سیاسی بە گەندەڵی وێساوی سەرۆکی حکومەت دەڵێ لە 600 میلیۆن دلار بۆن 400 بڵین 300 هاتوۆتەوە وەزارەتی دارایی تقریبان لە 140 هاتوۆتەوە وەزارەتی دارایی لە 160 هاتووە ینی ئاسایی ئەوەندە بڕوات بۆ تێچووی مەسەن قەرز و فەرجی حکیمەتگی ئەکید ئاسایی ئێمە لە چرخی 21 دادەشین ئەو گرێبەستەنەوتیانی کە کراوە پێش 100 ساڵە دەورانی کۆڵۆنیالیزم دەورانی ئیمپریالیزم بووە کە شرکاتی ئینگلیزی ڕۆژاوای هاتوون لە عێراق لە کەرکوو لە شوێ لە عەربستانی سعودی نەوتیان دەرهێنا و بارزی خۆیان عەقدیان کردەوە ئەو دەسەڵاتدارانەش مولزیم بوون و دووبارە ئەو عەقدانەش چێ کردوێتی ئەو گرێبەستانە ئەو گرێبەستانە حکوومەت هێرم کردوونی یا شەریکات کردوونی لەگەڵ پیان ئیمزا کردوون یا قەنەعەتیان پێکردوون ئیمزا بکەن جا بۆ مەتەڵی دۆزینەوەی مشکیلەی هەر سەرێکی ئابووری لە کوردستان
ئەو گرێبەستەنەوتیانە کە حکوومەتی هەرێم کردوتێ بەڕاست باش و بەڕای منیش بەڕای خۆشم پێم وابوو من هەمیشە لەسەر نووسی نەباسم کرد لەسەر گفت و دیدارە کە هەڵەیە ئەمڕۆ هەڵە بوو کە حکوومەتی هەرێم دەست بۆ مەلەفی نەوت بەری بەڕاستی چونکە پێش 5 ساڵ 10 ساڵ وتومە ئێمە دەستبەرین بۆ مەلەفی نەوت خۆت بە خۆت ئێمە دەکەوینە کێشە و کێشەیەکی استراتیژی زۆر استراتیژی ناونەتەوەی جیهانیەوە کە ئێمە ئەو توانایەمان نییە بەڕاستی کە ئیداری ئەو سرعانە بکەین وەکو ئێستا دەبینین کە ڕووداوەکانی کەرکووک کە بوو مەسەلەکە تەنها ئەو گرێبەستە نەوتانە بوو و دووبارە ئەگەر کابینەی تازای حکوومەتی هەرێم ئەو کە باسی دەکەنیت کابینەی نوێیەوە نیە ئێمە چاوەڕوانمان دەکەێت بەڕاستی کەەوە هەندێک هەنگاوێکی دیبنێ بۆی کە ئەو برادەرە کاک مەنسوور بتوانێت وەکو ئەزمموی خۆی سیاسی ئەزمموی سەرکەوتن تۆمارکە ئەوش بەوەی کە هەندێک کاری جددی پراگماتیکی ئەنجامدات بەڵام بەداخەوەنەی کرد بۆیە ئەو مشکلانە کە ئێستا هەیە بەردەوامی ئەو مشکلانەیە کە لە پێشودا هەبووە و سەرچاوی ئەو مشکلانش چییە وەکو باسم کرد خەلەل هەیە لە فەلسفەی سیاسی ئیدارەکردنی وڵاتدا ئێمە تا ئێستا فەلسفەیەکی ئابووریمان نییە تۆ لە هەر کەسێک دەپرسی لە سیاسیەک بپرسی فەلسفەی ئابووری ئێمە چییە وەکو سۆشیال دموکرات دەبێت ئابووری چۆن بێ وەکو لیبرال دەبێت چۆن بێ وەکو کۆمەنیست دەبێت چۆن بێ نازانین وەختێکیش کە تۆ ڕۆشنایەک نەبوو نەخشەڕێگایەک نەبوو بۆ ئاراستەکردنی چالەشەکانی ئابووری و ژیانی ئابووری تۆ تووشی ئەو هەڵانە دەبی تووشی ئەو ناڕوونیە دەبی کە ئێستا لە کوردستاندا هەیە کە کەس نازانێت سپێنی موچێ دەرێت یان نادرێتێ کەس نازانێت عێراق لەگەڵ عێراق نەتیجەیەکانە نەتیجەیەک واتە هەمووی لە نادیاریدا دەبێت. سپاس دەکەم کاک سەرکوو بۆ مەسەلەی قەرزەکان دەبێت پەرلەمان چی بکات چونکە سەررخنەیەکێ لە پەرلەمانتاران بەگشتی هەم ئۆپۆزیسیۆن دەسەڵاتیەوەی کە تەنها شیکاری دەکەن بۆ قەرزەکانی بۆ سەرۆکی حکوومەت و نادام جێگرەکەی وەزیری دارایی و لایانی پەیوەندیدار بانگ ناکەن بۆ پەرلەمان. بەڵێ خۆی بەداخەوە ئەوەی کە مامۆسا باسی کرد یعنی یەکێک لە خەلەکانمانەوەی کە سیستمی سیاسەکەمان کێشەی گەورە و جدی تێدا یعنی ئەگەر جەناب و سەیریکەی لە دوایەوەی کە سەرۆکی حکوومەت باسیەوە کات کە 27 میلیارد دلار قەرزارە هەوڵ شیکاری زۆر کراوە هەندێکی بوون بە محامی خۆبەخش بۆ سەرۆکی حکوومەت ناوی قەرزەکانیان گۆڕی بە ئیلتیزامات بە ناقانونی بە هەر شتێکە گۆڕانکاریان کردەوە و دواتر نووسنگەی سەرۆکی حکوومەتیش سوپاسیانی کرد. ئەوەی کە ئێمە دەیبینین سەرۆکی حکوومەت دوای 3-4 ڕۆژ لە وتارەکەی ئەڵێت ئێمە بۆ ئەوەی راپۆرتێکی وردمان هەبێت لەسەر ئەم 27 میلیارد دلارە داوامان لە بەڕێوەبەرایەتی بەڕێوەبردننی قەرزەکانی هەرێم کردووە کە راپۆرتێکی ورد ئامادە بکات بۆ ڕای گشتی و بۆ پەرلەمان یعنی تا ئەو کاتێک کە سەرۆکی حکوومەت قسەی کردووە بەڕێزیان راپۆرتی وردی نەبووە لەسەر قەرزەکان یعنی بەپێی ڕوونکردنەوەکەی نووسنگەی سەرۆکی حکوومەت ئاماژە بۆەکە و بانکردنی سەرۆکی حکوومەت یعنی ئێمە ئەمڕۆ من دەستخۆشی لە ئەندام پەرلەمانی ئەوانی ئۆپۆزیسیۆنەکەین کە یادداشتیان کردووە بۆ بانگهێشتکردنی سەرۆکی حکوومەت و جێگر و وەزیری دارایی بەڵام لێرە نقطەیەکەیە یعنی تۆ با من باسی جێگری سەرۆکی حکوومەت نەکەم باسی وەزیری دارایی بکەم تۆ سەرۆکی حکوومەت هاتووە باسی واکات کە 27 میلیارد دلار قەرزارە پێویست بەوە ناکات تۆ پێویستەکە سەرۆکی حکوومەت بێتە بینای پەرلەمان و لەناو پەرلەمانە هەموو ئەو داتا و بەڵگانەی کە لایەتی ڕوونی کاتەوە قەنەعەت بە پەرلەمانتارە دڵسۆزەکان لە هەموو فراکسیۆنە جیاوازەکان و ڕای گشتی بکات کە ئەمەندە قەرزارە و دواتر بەڕاستی پێویستی ناکرد یعنی ئێستا ئێمە پەرلەمانەوە تقریباً لە حدەی حوتەوە متمانی داوا بم حکوومەتە بە سەرۆکی حکوومەت و بە جێگر و بە وەزیرەکانەوە تاکو ئێستا سەرۆکی حکوومەت نەهاتووە بەم هەموو قەیرانە تێپەڕین بە قەیرانی کۆرۆنا تێپەڕین بە قەیرانی دابەزینی نەخێر غەڵەتە لەو سیستەمەی کە ئەو سیستەمەی کە ئێستا دروست بووە لەناو حکومڕانی هەرێمی کوردستانە سیستەمێکی زۆرینە دروست بووەوە ئێستا بووە بەخەبەر یعنی معقول نییە لە هەموو وڵاتانی دنیا و لە وڵاتێکی کە زۆر نزیکەوە ئێمە سەر بە وڵاتین عێراق ئامادەبوونی سەرۆکی ئەنجومەنی وەزیران
زۆر بە ئاسانی دێتە ناو پەرلەمان و پەرلەمانتاران ڕوونکردنەوەیدا و شەرعێتەدا بە بۆی کە خۆیان دەنگیان سەرۆکی حکوومەت بۆ جێگرەکەی دەست پێشخەریناکە باو بێتە پەرلەمان من لەگەڵەوەم هەموو بەرپرسێکی حکوومەت هەموو بەرپرسێکی حکوومەت لە وەزیرەوە کە متمانیان لە پەرلەمان وەرگرتووە بە تایبەتیوانەی کە متمانیان لە پەرلەمان وەرگرتووە و پەرلەمان ئەرکی پێ سپاردوون لە ئەمانە بێنە بەردەم پەرلەمان هەر پێویستیە کە حکوومەت کە هەفتانە مانگانە سەردانی پەرلەمان کردن لە دانیشتەکانە ئامادە بن خۆی من بەبێ پەیڕە و داوا تایدا لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە ئاماژە بۆ کراوە کە دەتوانێت سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەگەر ئێمەش بانگهێشتی نەکەین ئەگەر پەرلەمانتاران بانگهێشتی نەکەن خۆی دەتوانێت لەسەر بابەتێک کە پەیوەست بێەوە گۆڕانکاریەکی گەورە بێت لە ناو هەرێما ڕووبایان مۆزوعێکی عام و گشتی بێت دەتوانێت داوای جەلسە بکات و کۆبوونەی پەرلەمان بکات بۆ ڕوونکردنەوە و بۆیە هاتنی سەرۆکی حکوومەت و جێگر و وەزیرەکان و وەزیری دارایی و هەموو وەزیرەکان ئەمە متمانەیە بۆ ئەوەی کە خۆیان شەرعێت بۆ ئەو مؤسساتانەی کە لە هەرێمی کوردستانە و مؤسسەی پەرلەمان کە باڵاترین دەستگای چاودێریکردنەوە شەرعی تەنها دەستگای شەرعیە وڵاتەیە کە لەلایەن گەلەوە هەڵبژێراوە یعنی بۆیە بێڕۆڵکردنی پەرلەمان لەوەدایە کە حکوومەت لەو کاتێک کە پێویستی پێ پرۆژەیە کە پێویستەکات هاوکار بێ بۆیان دێنە پەرلەمان بەڵام بۆ قەزەیەکی وە دروست بوو خۆی سەرۆکی حکوومەت بەهاتاتە ناو پەرلەمان نەک بۆی کە بڵێمە راپۆرتێکە دێن بە پەرلەمانی باشە بە سوارت بە مەسەلەی دۆسیەی نەوت ئەوەی کە مەسەلەن بۆی فرۆشینەوە تو ێستا ڕەنگە ئەو ئەگەر قەرزدار بێت و پاشکەوتی موچە لە هەرێم سەپێنرا بۆی دوایەوەی کەنەوت سەر بەخۆی فرۆشرا تۆ بڕیاردەری لیژنی سامانە سروشتەکانی دەکرێت پێمان بڵێ ئەو سەرۆکی حکوومەت بە پێی قسەی سەرۆکی حکوومەت لە سەدا چلی داهاتینەوە دێتەوە وەزارەتی دارایی ئەی لە سەدا شەڵستەکەی دیکە چی لێ دەکرێت خۆی کێشەکە لەوەدایە کاک نەگەرمە سەیری بکەین ئەگەر یارمەتیم بێ باسی داهاتی نەوت بووەکەم بۆی باسی قەرزەکانیش بکەین بە کورتی بەس ینی چەند دقەیەک بێتێ سپاس دەکەم ئێمە لە ساڵی 2023 بۆ 2007 2,955,000 بەرمیل نەوتمان فرۆشتووە داهاتەکەی بریتی بووە لە 2,85 ملیۆن دۆلار باشە لە 2007 بۆ 2013 272,546,000 بەرمیل نەوت بەرهەم هێنراوە و لەگەڵ لەوە داهاتەکەی 9 ملیار دۆلار بووە 9,714 ملیۆن دۆلار بووە و خۆناخیش حاڵەتی کەمان هەیە کە ناوەندرێت ئابووری سەربەخۆوە ئەو لە ساڵی 2014 دەست پێکا کە پەیوەستە بۆی کە بودجێ هەرێمی کوردستان بڕاوە ئەومان کرد کە بە بۆری و بە شێوەی سەربەخۆ فرۆشتمان ئێمە لە ساڵی 2014ەوە داهاتی هەرێم لە 9 تا 2 ملیار و 770 ملیۆن دۆلار بووە لە ساڵی 2015دا هەرێم 9 ملیار و 576 ملیۆن دۆلار بووە عفوم کە لە داهاتی 2015 5 ملیار و 243 ملیۆن دۆلاری لە داهاتی نەوت بووە ئەو 3 ملیارەکەی کە پەیوەست بە داهاتی ناوخۆیەوە لە ساڵی 2016 داهاتی نەوت 5 ملیار و 735 ملیۆن بووە و ساڵی 2017 7 ملیار و 729 ملیۆن دۆلار بووە و لە چارەکی یەکەمی ساڵی 2018دا تەنها 2 ملیار دۆلار داهاتمان هەبووە و لە ساڵی 2019 بەپێی دوایین راپۆرتی دیلۆیت باستەوەکە کە 8 ملیار و 349 ملیۆن دۆلار داهاتمان هەبووە باش ئەمە جگەلەوەی لە 2003 بۆ 2005 هاوکاریمان بوو لە ساڵی 2005 بۆ 2014 ئێمە بڕی 1 تریلیۆن و 200 میلیارد دینار مانگانەمان بۆ هاتووە لە بەغدادەوە لیژنی دارایی پێش پەرلەمانی عێراق وتی 108 میلیارد دلار هاتووە لە 2005 تا 2014 جا ئەمە بۆی کە یعنی داهاتەکان ڕوون بێەوە دواتر ئێمە بە پێی قسەی بەڕێز سەرۆکی حکوومەت و سەرۆکایەتی دیوان لە ساڵی 2019دا داهاتی ناوخۆیی نزیک بۆتەوە لە 150 ملیۆن دلار و گەیاندویانەتە 300 ملیۆن دلار و لەگەڵ ئەوەشدا لە سەرەتای دروستبوونی شەڕی داعشەوە ئێمە لە 2014ەوە مانگانە 21 ملیۆن دلارمان لە ئەمریکا هاوپەیمانان وەرگرتووە ئەم هەموو داهاتی کە جەناو باسێکی لە بەرامبەریشدا لە ماوەیەکی زۆری شێمە پاشە
پاشەکەوتی موچەنگ کرا و نزیکەی دەمان موچەش تەخیر بوولەوە ئەمانە بە هەموو ئەم داهاتانی کاتۆتە هەرێمی کوردستانەوە قەرزە دوایی لەسەر ئەوەی کە بۆچی دوایی دەکرێن وڵات بە حەقی دکتۆری نەخۆین دکتۆر سەبارەت بەوەی کە ئەوەی کە ئێستێمە تێداین پێ دوای ئەگەر یاسە سەروەر بەیانە دەبوو بەرپرسان دادگای کرابان لەسەر فرۆشتنی نەوت بەسەر بەخۆی کە ئێستا مەسەرەن پاشەکەوتی موچە داهات پرۆژەی خزمەت گوزاری نەما مەسەرەن بێکاری زیاتر سەری هەڵدا هیچ سوودێکمان لێ بینی جگەر لە مەسەرەن کۆمەڵک دەسەڵاتدار ئەگەر سوودیان لە داهاتی نەوت بینی بێت کێتی ئەو ڕۆژێکە لە کوردستانی هەیە و جۆری ماملەکردن لەگەڵ کەرتی نەوت و وەکو کاڵایەک ئەو کە لە کوردستانی هەیە باوەڕکە لە شوێنی تر نیە هەتا لە وڵاتانی خەلیجیش کە ناسران بە وڵاتانی کۆنەپەرست و ڕێزی نازان چی ئەوە خراپترەوە ئێمە لە وڵاتانی خەلیج جوانش هەر زۆر خراپترە ئەسا ئەوانە کە داهاتەکەی دەفرۆشن شتێکیان دەزەکەیست نەبێ شتی ئیداری خۆ پێ بکەن با تۆ دەشی فرۆشی موچەت پێ نادرێت باش بەس ئەو دەرەنجامیەوە کە بۆ دەسەڵاتداران ڕۆیشتووە یان خۆی تابانکە بۆ دەسەڵات ئەوە لە سەرتاوە باسم کرد خەلەلی ئێمە نەبوونی سیستەمی سیاسیە نەبوونی سیستەمێکی سیاسی گونجاو ینی نەوت کاریگەری لەسەر بڵین ئێستا سیستەمی سیاسیەرێمی شە بۆ لە ناو پەرلەمان چەند کورسیە بێ کرینی ڕۆشنبیر کرینی نازام ڕۆژنامە نووس بە پارەی نەوت دانانی کەناڵ بە پارەی نەوت دەمانە هەموو لە داهاتی نەوتەکە بووە وەڵی دەزانیت چۆنە عەزیزم با ئێمە ڕاست بن لەگەڵ خۆمان ئەوەی کە لە کوردستانی هەیە ئەو سیستەمی بەڕێوەبرنێکە لە کوردستانی هەیە مەزاجیە کەسێک دەبێتە سەرۆک حکوومەت بە مەزاجی کەسێک دەبێتە وەزیر بە مەزاجی کەسێک دەبێت پەرلەمان دەبێتە پەرلەمانتار لەگەڵ ڕزم بۆ کەکەیە بە مەزاجی کەسێک ئەمجار ئەوەی کە نەبێت لە وڵاتەیدا بەڕاستی معریفەتی سیاسیە نەبوونی فەلسفەی سیاسیە لە حکومڕانیدا لە ئیدارەکردندا لە هەموو بارەکاندا ئەمجار لە هەمووش خەتەرتر ئەوەیە حتا حیزبی سیاسی لا ئێمە بە شێوەیەکی بە پێناسەیەشی ئەکادمی ئێمە حیزبی سیاسیشمان نییە باش ئەوە کە هەیە بەڕاستی پێ بڵێم مەزموعەیە کە هەندێک بەرژەوەندی کۆی دەکاتێنانە حیزبێک و لێش پەرلەمانێکیان دروست کردەوە و ئیتر 15-20 ساڵ ئاوا دێن تا ڕۆژەکە دەگاتە تا ئەمڕۆ کە دەبینی باش واتە خەلەلەکە لە سیستەمی سیاسیدا هەیە نەبوونی سیستەمی سیاسیش واتە نەبوونی یاسا نەبوونی لێپرسینەوە نەبوونی بەرپرسیارەتی خەڵک بەرپرسە بۆی کە بتوانێت باش بەزەگەر دادگە هەبێ یاسا هەبێ پەرلەمان هەبێ دەبێت چی بکە بۆی کە ئێمە کەوتونەتە ژێر ئەم بارودۆخە و قەرزەی کە خۆیان باسی دەکەن وڵا دەبێ و برادەرە کە ئەم پەرلەمان دەبێ وەڵامی بداتەوە ئەوانە لە پەرلەمان دەبێت ئەوە مشکلێوانە بەڕاستی کاتێکی خەڵکیش نییە لە ئاستی مامۆستای زانکۆ ڕۆشنبیر و شەقام و ناڕەزایەتی شەخسەن لەوانێ سەدام وتاری بابەت نووسی بێت لە زۆر بۆ بواردا بەڵام ئەوەی کە لێپرسینەوە کە بەڕاستیەوەیشی پەرلەمانە ئەوەشی پەرلەمانتارانە کە بڵێن ئێمە ئەو ئامارە و برادەرە باسی کرد 10 میلیارد دلار داهاتنەوە بە لە عێراقش پارە هاتووە ئەوە ئیشی پەرلەمانە لە نێچی بارزانانی بپرسێکا کە تۆ سەرۆکی حکوومەت بووی 20 ساڵە وەرە زانام چیت کردن ئەمجار لە هەموو ڕوویەکەوە مشکلەت چییە تۆ لە کوردستانیدا یەک کەرتی نابینی کە چالاک بێت ئیش بکات کەرتی تەندروستی وێرانە کەرتی پەروەردە و خوێندنی باڵات لە ئاسی پێویستدا نییە داهات جامیعەت هەیە بەڵامە تۆ داهێنانت نییە باش بۆ نمونە نەوت و گازت هەیە بەڵامە تۆ مشکلی نەوت و غازت هەیە کارەبات هەیە مشکلی کارەبات هەیە تۆ غاز هەیە مشکلی کارەبات کارەبا قەرزداری کڕی کارەبا لە کاتێکە غازێکی سروشتی زۆرێ بەڵێ دەوەدا هەممەنات دەلالە لە چیەکە دەلالەوەکە کە باخان خەلەل هەیە لە بەڕێوەبردندا وەکو عەرزێشم کردی مەسەلەکە چیە ئەو کە وڵات بەڕێوە دەبات مەزاجە مەزاجی کەسێک پێچاکە مەسەلەن پڕۆژێ بکات بەڵام نەک لەسەر جەدوا لەسەر دەکرێن وڵات ناوبڕێک من هەیە دەکرێن وڵات بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەکرێن وڵاتە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونستا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت
من بە شیری ئاتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. سەداسەد سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنە. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. زارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک سەرکۆب گەرم و لای بەڕێز پێشتر باسیەوەمان کرد کە پێوتی سەرۆکی حکومە لە سڵاتچلی داهاتینەوە دەگرێتەوە زارتی دارایی ئەوەی تر چی لێ دەکرێت لە ستا 60%. خۆی ئێمە کێشەکەمان لەگەڵ داهاتی نەوتە ئێستا کە دەوترێت چاکسازی با هەمومان چاکسازی بکەین و پشتیوانی پرۆژەکەی چاکسازیکەن. من لە کۆبوونێکی تایبەتی داخراوی لیژنەی داراییە بە بەڕێز سەرۆکی حکوومەتم وت کە دەبێت چاکسازی تەنها لە پلێ وەزیفیەکانە نەکەین بەڵکو دەبێت چاکسازی لە بواری نەوتا بکەین لەو بوارا بکەین کە زیاد لە 158 بۆ 60 داهاتی هەرێمی کوردستان دیار نییە لە نەوتە پێویستەکات چاکسازی لەوا بکرێت. ئەگەر ئێمە توانیمان چاکسازی لەوا بکەین بڕێکی زۆری پارا گەڕێتەوە. ئەگەر تۆ دەرماڵە ببڕی ناگاتە 100 میلیارد دینار ناگەڕێتەوە، بەڵام تۆ توانین لە چاکسازیکردنێکە لە بواری نەوتە 250 میلیارد دینار ماغانە بگەڕێنیتەوە بۆ هەرێم. بەڵێ ئێمە ئێستا کێشەمان هەیە لە بواری چاکسازیەکە. ئێمە پارێکی زۆر تەرخان کراوە لە سەدا لەو 400 میلیۆن دۆلارە بۆ کەرتی خزمەتگوزاری ئەمنی سکیوریتی، بەڵام ئێمە زیاد لە 3000 پۆلیسی نەوت و گازمان هەیە. زیاتر لە 3000 پۆلیسی نەوت و غازمان هەیە، بەڵام کۆمپانیای ئەمنیە گرن و ئەوانەی کە لە کەرتی تایبەتە سکیوریتی بۆ دابینەکەن. یعنی تۆ سەیری بکە ئێمە لە راپۆرتی دیلۆیتی خۆیان لە دیلۆیتە لە بۆ ساڵی 2009 دەڵێت 2019 بەڵێ 10 میلیۆن دۆلار و نیو تێچووی گواستنەوەی بۆ بۆری نەوتەکان بوو، ینی لە پاڵاگوەکان و بۆ بۆری نەوتەکان. ئێمە دەڵێن ئەوەی کە پەیوەستە بە چاکردنەوەی پاڵاوگەکانەوە معقول لە 186 میلیۆن دۆلار و 629,000 دۆلار بەس بۆ چاکردنەوەی پاڵاوگەکان حساب کراوە. یعنی ئەمانە ڕقەمی گەورن و بۆ ئەوەی کە جەنابیشتان، یعنی منوەکو بڕاردەری لیژنەی سامانە سروشتەکان ئێمە داوای ڕوونکردنەوەمان کردووە
تەسەورەکەی ئەوان دەڵێن چاکسازی ئەمە لەگەڵ چاکسازیان ئێمە تاکو ئێستا وەزیری سامانە سروشتەکانمان نییە کاکرین یعنی ئێمە بە چاکسازی باشە لەم کابینەیە کە مەسەلەن سێرانیشتیان چاکسازی کراوە لە دۆسینەوت تاکو ئێستا نەک چاکسازی نەکراوە هەتاکو ئێستا وەزیرێک دانەنراوە بۆ وەزارەتی هەتاکو ئێستا نەخێر بگرە ئەوەی کە بڕیار بەدەستە لە ناو وەزارەتی نەوتە و ئەوەی کە ئێستا مارکێتین بۆ نەوت هەرێمی کوردستانەکە و کۆمپانیاکان لەگەڵ ئەوە مقایلەکەن وەزیری سامانە سروشتەکانی پێشووترا و سەرۆکی حکومەت کردوێتێ بە بڕاردەری خۆی و ئێمە کێشەیەکمانێ لە بریەوەی چاکسازی بکەین هاتوین لە پاڵ هەر وەزارەتێکە یاریدەدەرێک دروست کراوە یاریدەدەرەکان سەرێکی لە قەزیەی قەرزا یاریدەری سەرۆکی حکومەت دێت باسەکە لە بواری مارکێتین و فرۆشتنی نەوتە وەزیری نەوتی پێشووتر هە دیسان بڕیار بەدەستەوە تاکو ئێستا جانتاکەی لێ نەسەنراوە لێ نەسەنراوەتەوە بدرێتە وەزیرێکی کە و ئەمانە هەمووی پێویستی بە چاکسازیە تەسەورەکەی لە نزیکە بینەوە لە 11 مانگی حکومڕانی ئەم حکومەتە تاکو ئێستا بەرپرسێکی وەزارەتی سامانە سروشتەکان ئامادە نەبووە بێتە لیژنەی سامانە سروشتەکان کە زیاد لە 10 ئێمە داواکاریمان کردووە پرسیارمان کردووە لە وەزارەتی سامانە سروشتەکان ئێمە دەبێت ئەو کەرتانەی کە زۆرترین داهاتێن یەکێک لەوانە کەرتی نەوتە و داهاتێکی زۆر ئێژگار زۆر دێنێتە هەرێمی کوردستانەوە دەبێت چاکسازی لەوە بکرێت و چاکسازی لە بواری وەبەرهێنان بکرێت کە موساتەحە و بە پارەیەکی خەیاڵی کارەکرێت لەسەر ئەمە دەبێت لەم بوارانە بکرێت یعنی کە تۆ چاکسازی لەوان نییە مامۆستا چاکسازی لەوان نییە من بێم دەرماڵی پۆلیسێک ببڕم 220,000 دیناری لێ بڕمیان لە مۆزەفێک کە لە 12 ساڵ کارمەندە لە کارەبا سیرەکەیت موچەکەی گەشتۆتە 700,000 دینار بە 10 ساڵ 12 ساڵ کارکردن لەم بوارە تۆ بە بڕیارێک لە ئەنجومەنی وەزیرانەوە 200,000 لێ بڕێنیتە 600,000 دینار و ئەم 10 ساڵەی کە پلە بەرزکردنەوە و سەرموچە و ئەمانە هەبووە هەمووی دێنیتە خوارەوە ئێمە تاکو ئێستا زیاد لە 4-5 ساڵە بێت ئێمە پلە بەرزکردن و سەرموچەمان نەبوو یعنی ئەمانە هەمووی خەلەلی گەوران ئەیانەوێ خەڵکی کوردستان بەبوونی 27 میلیارد دلار قەرزەوە دیسانەوە بەچی باسی بکەن ئەگەر یارمەتیم بێ ئەم 27 میلیارد دلاری کە باسیەکەن دەڵێن 12 میلیاری هی موچە خۆران ئێمە قەرزاری پاشەکەوتی موچەیە ئەڵێن لە بەروی ئێمە قەرزاری توین دیسانە بێت دەستکاری موچەکەی تۆ بکەین دەستکاریکردنی موچە دکتۆر سەبارەت بۆی کە زۆر قسە لەسەرەوە دەکرێت خەڵک پرسیار دەکە ئێمە مەسەن لەمە 6 ساڵی ڕابردوو نەوتمان فرۆشتووە یاخود نەوتمان کڕیوە چونکە ئێستا ئەو لێکدانانەوەی کان بۆ نمونە ئەوان دەڵێن 27 میلیارد دلار قەرزدارانی قەرزی ناوخۆیش بێت لەو راپۆرتێک ئاراستەی بەغدادیشان کرد و دەیانگو 52 میلیارد دلار زیانمان بەرکەوتە بۆی فرۆشتنی نەوت و مەسەرەن لەوێ کە بوجە نەهاتوو کەوت 79 میلیارد دلار دەکە کە من لێکم داواگەر بەرمیلی و 50 بڵێن 50 دلار بێت 1 میلیارد بەرمیل نەوت دەکە کارێمی کوردستان لە 6 ساڵە 600 بڵێن میلیۆنی نەفرۆشتووە ینی بۆچی ئێمە نەوتمان کردووە خود نەوتمان فرۆشە بۆ بۆچی ئەوەندە قەرزدار بوون وەڵای ڕقەمەکان هەرچنیشی بڵێ گومانەکە هەرچنیشی بڵێ جێگای ئەوەیە کە تۆ یەقین بی ئەنی گومانەکان ڕاز دەچن چونکە ئەوەی کە لە وڵاتی ئەنجام دەدرێت بەڕێوە دەچێت هیچی شەفاف نییە ڕوونیە ئاشکرانیە دەستگای چاودێری کارانیە ئەمجا دادگا ئازاد نییە پەرلەمان ناتوانێت بڕیاردات بۆیە هەر شتێک هەر گومانێک کە بە خراپی باز بکرێت لای خەڵک جێگا قبوڵە مشکلەکە ئەوەیە حتا 27 میلیارد دلاری کە باز دەکرێت قەرزە خەڵک گومان هەیە و دەڵێ شتیوانە هەموو علاقە بە چێوە عزیزە مەسەلا ژمارەتوان ژمارە چەند بڵێت چەند باسکەی دەتوانین باسکەین بەڵام دووبارە هەمووی علاقەی بە سیستەمی بەڕێوەبردنەوە هەیە بەس ئێستا کەم کابینێ دکتۆر بڵێن بانگهێشت ئەو کابینەیە بانگهێشتەوەی دەکرێت کە سەرچاوەکانی داهات فرە بڵین فرە سەرچاوە بکرێن تەنانەت پشت بەداهاتی نەوت نەبەسترێ هیچ شتێک کراوە باوەڵامی واتەمە بیزەبێت ئەوەی کە کاک مەسرور باسکردنیە ئەوە کە سەرچاوەکانی داهات فڵێن فرە چەشن بکرێت فرە چەشن بکرێت لە ڕووی پرەنسیپۆش دروستە لە ئابووریە دەبێت تۆ چەند سەرچاوەی داهاتی دەبێت لە لایەش تریشەوە زۆر ترسناکە زمنەن عند بە شێوەیەکی ئاشکرا هەواڵەشی زۆر ناخۆشدا بە خەڵکی
کە ئەڵێ ئێمە ئیتر داهاتی نەوت ناتوانێت بێتە سەرچاوی داهات و خۆشگوزارانی بۆ خەڵکی لە کاتێکدا لە هەر وڵاتێک کە نەوت هەبێت دەبێتە سەرچاوی خۆشگوزارانی بۆ خەڵکی لەوەش زیاتر ئەو دەبوو باس ئەوەی بکرێت کە داهاتی نەوت ببێتە وەسیلەیەک ڕێگایەک بۆ کاراکردنی چالاکردنی کەرتەکانی تری ئابووری لە ڕووی پیشسازی خزمەتگوزاری بەرهەمی ناوخۆ باڵێ مەسەن تۆ ئەو پارێکە لەنەوە دەست دەکەێت بەرهەمێکی کاشە تۆ دەتوانانی زۆر پرۆژەی نیشتیمانی گەورەی پێ دروستکەی بام کاتێش کە کاک مەسوور دەڵێ ئیتر ئێمە داهات دەبێت زیاترکەین زمنە پێمان دەڵێت کە ئیتر داهاتینەوەت باس نییە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین نەک خۆشگوزەران دروستکەین بەڵکو بتوانین ئاستی نزمتری کە پێدانی موچەیە فراهم بکەین هەر وەک خۆشی دەڵێت کاک مەسوور کە ئەو حاڵەتێک کە ئێستا دروست بووە حکوومەتەکانی پێشوویە ئەوەش ڕاز دەکات ئەوەی دەڕاز دەکات بەڵام ئایا کە دەزانێت حکوومەتەکانی پێش و هەڵیان کردەوە ئەو کاتیشی حکوومەتی دەسەڵاتی گرەدەست بۆ هیچ ئیجراعاتیشی قانونی یاسایی نەکرد بەرامبەر حکوومەتەکانی پێشوویان دەکرێت بکێسە بنەوە کابینێ تەمەنەکەی دەمانگە دەکرێت ینی ئەوەی بکرد باە مەسەرەن کەوانە چەند خۆیان بانگشێوە دەکەن کە ڕێگریان کردو لە بەرەم لە بەهدەردانی سامانی گشتی دەکرێمەیان کرد باە مەسەن سەرۆک ئەوانەی کە بەرپرسیارن لەو دۆخێ ڕابرد و درابەنەتە دادگا بەڵێ مەسەلەن کاک مەسرور شانسی چاشی هەبوو کە بتوانێت داهاتویشی سیاسی چاک دروست کاتەوە بتوانێت سیستەمی حکومڕانی لە کوردستاندا بەرە مؤسساتی بەرێ ئەگەر بتوانی بە هەموو ئەوانەی لەو 15 ساڵی ئاخریدا بە تایبەتی لە دەورانەوەتەوە کە بەشدار بوون لە دروستکردنی ئەو حاڵی ئەوانەی حواڵی دەرگای کرد کاریشی باش دەبوو بە هەمان زۆر کە محەممەد ئەمیر محەممەدی سعودی کردی لەگەڵ ئامۆزاکانی ئەو دەوێت دەسەڵات بگرێتێ دەست کە دەسەڵات بگرێت دەزانێت خەلەلەکێ خەلەکەش چیە ئەو بازاڕی ئازادی سعودیە کە جەماعەتی ئەمیر و ئەم شازادە بوونم ملتی میلیاردەر یەکەم کار لەوانەوە دەست پێ کرد سوپاس دەکەم کاک سەرکۆبگەرم وڵای بەڕێز زۆر باسی مەسەلەی موچەت کرد ینی ئێستا یەقین تەیەکە لە مانگی داهاتەوە باسی دەرماڵ دەکە دەستکاری دەرماڵە شت بکرێ هیچ هەیە واللهی من نامەوێت ئەوە پەیوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هیوادارن حکوومەتی هەرێمی کوردستان دەست نەبات بۆ دەستکاریکردنی موچە چونکە خەڵکی کوردستان بەرگەیەوەی کردو کە موچەکەی بۆ بە نیوە لە ئێسادا بە دوو مانگ زیاد لە دوو مانگ پاشەکەوتەکەی جارە هاتوتەوە و خەڵک ڕەزامەندیش بووە تاکو ئێستا خەڵک ڕەزامەند بە بەوەی کە ینی چۆنەڵێ قبولی ئەم واقعی ئێسەی هەبووە کە قەیرانی دارایی هەیە و کە نرخی نەوت دابەزیوە و قەیرانی کۆرۆنا هاتوتە پێشەوە ئەمانە هەمووی خەڵک تەحملێوەی کردووە و موچەی زانوێتی لەگەڵ بەغدادا ڕێکەوت نەکراوە خەڵک قبولەوەی کردو کە بە دوو مانگ جارێکیش موچەکەی بدرێت بەڵام خەڵک ماندووە لەسەرەوەی کە لە 4 ساڵی ڕابردووە پاشەکەوتی موچە بووە موچەکەی کەم کراوەتەوە بەڵام هەر ینی قبولی هەبووە کە مەترسیەکە بوو لەسەر قوارەی هەرێمی کوردستان و شەڕی داعش هەبووە و ئاوارە هەبووە دیسان خەڵک قبولی کرد ینی بەڵام ئەوە 8 مانگە ئێمە موچە خۆرانی ئێمە پاشەکەوتی موچیان نەماوە دیسان تۆ دەچیت بە بڕیارێک لە ئەنجومەنی وەزیرانەوە موشەکانیان کەمەکەیتەوە بۆ لە سەدا 30 بۆ لە سەدا چلە بۆ لە بڕیارە هەیە ینی بۆی خەڵک دەتوانی بە خەڵک بڵێ ئێستا ناتوانم زانێرەکانی بەڕێز لە بەڵام بەپێی ئەوەی کە باسەکرێت ینی باسکردنی ئەو قەیرانە قوڵانەی کە دەڵێت سەرۆکی حکومەت ئاماژە بەوە کاکە 27 میلیارد دلار قەرزارن و لەگەڵەوەیشدا هیچ داهاتێکی نەختینەیمان نییە لە و پارەیەکی نەقدمان نییە ئەمە هەمووی ئاماژەیە بۆی و باسی واکات کە لە سا هەشتای بودجێ هەرێم بۆ موچەخۆرانە ڕوا ئەمانە هەمووی ئاماژەیە کە بۆی کە هەوڵی سەرۆکی حکومەت بۆیە کە موچەکەم کرێت بەڵام واز دەکەم زانیاری تێ و لەسەر دەستکاریکردنی موچە بە بینەرانی ناڵێ من نامەوێت دەرماڵە دەستکاری دەکرێت باسی پۆلیست کە پێشتر باسی مامۆستا هەیە باسی کۆمەڵێک فەرمانبەری تر هەیە من لە ساڵی 2009 کاتێک کە لە مانگی 9 کە سەرەتای هێنانی پرۆژەی چاکسازی بوون باسی ئەوم کرد کە لەژێر میکیاژی پرۆژەی چاکسازیە دەستکاری دەگەڕێنەوە بۆ پاشەکەوتی موچە وە خەریکە ڕوو نەبێتەوە بە ناوی
چاکسازی و دەستکاری دەرماڵات ئێستا بۆ مانگەکانی داهاتوو کاتیشمان کەما بەس بۆ مانگەکانی داهاتوو دیار نییە موچە چۆن تاوزیاد دەکرێت بە بڕای من حکوومەت ئەوێت بەم ئەم وەزعانەی کە باسیێک هات و دێنێتە ناو ڕای گشتی و بۆی خەڵکی ئەرێمی کوردستان تەقبولیەوە بکەن کە موچەکانی ئەیان دەستکاریە کرێت و تر بە ناوی دەرماڵەوە بێ بە ناوی موچەی بنەڕەتیەوە بێت بە هەر شێوازێک بێت دانێت دەستکاری موچە بکەن باسکردنێ و 27 میلیارد ڕێ خۆشکردنێکە بەڵێ بەڵام بڕوام نییەم جارە خەڵکی کوردستانەوە قبولکەوە ناڕەزایەتیەکانی خەڵکی کوردستان دەگاتە ئاسێکی قورس و ئەم ئێستا جیاواز لە جارانەکە پارتی دیموکراتی کوردستان علاقاتێکی زۆر دیبلۆماسی و نەودەوڵەتی هەبوو لە پێش ڕێفراندۆم و لە دوای ڕێفراندۆمەوە ئێستا دەبینین علاقاتی دیبلۆماسیەکانی پارتی و حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستێکی خراپدایە و بۆیە هیوادارین دەست نەبرێ بۆ دەستکاریکردنی موچە و خەڵکی کوردستانیش تاقی نەکرێتەوە بەوە بۆی تووڕێی نەگاتە ئاسێک باشی چاوەڕوان نەکرێت. دکتۆر چارەسەر چێ بۆم بارودۆخە مەسەلەن ئەوەی کێمە قەرزدارین مەسەلەن گەندەڵی خاڵە سنووریەکان داهاتینەوت لەم کابینی هەر بەردەوامی لەبەردەم چی چارەسەرێکداین؟ وەڵاو پرسیارێکی ستاندار هەمیشە دەکرێت پرسیارە بەڵام بۆ وەڵامیش دوو ڕێگە هەیە ئەوەیە کە دەسەڵاتداران خۆیان گۆڕانکاری بکەن لە سیستەمدا بۆ بتوان سیستەمیشی وا دروستکەن کە بەرپرس بێت بەڵام دەرەوە بێ بۆ پیداویستەکانی خەڵک. ڕێگای دووەمیشەوەیە کە خەڵک فشار بێنێت لە دەسەڵاتداران کە دەبێت خۆیان بکۆڕن ئەوەش چۆن دەبێت لەوانەیە ڕۆژانی داهاتوو مانگانی داهاتوو وەڵامەکەی دەستکەوێت. باشە بەس پێ دوایە ئەوە چارەسەر نیە ئێستا ئەگەر مامۆستا خۆپیشاندان بکات لی بدرێ زیندانی بکرێسە بۆ نمونە مامۆستا بەدەل بەرواری چەند ڕۆژە مەسەلەن لە دۆک زیندانی لەسەرەوەی کە داوای موچەی کردبوو بەڵام مەسەلەن بەتەکیدەوە چارەسەری مامۆستاشی هەژار دێت 5-6 مانگە موچەوە نەگرێت داوای مافی خۆی دەکە خۆداوای چی نەکردم جار بیکری لێ دێ بکوژی و لە سزنێکیەوە شتێکی واقعا ناڕەوایە و خەڵک بۆ زۆر ناڕەحەت چارەسەر خۆشکردنەوە و ئەنجامدانی چاکسازی نەک بڵێن سەرکوتکردنی ناڕەزایەتیەکان بەتاکید لە جیاتەوەی کە لەوانە بدرێ ئەوانە زیندانی بکرن دەبێوانە بۆ خۆیان دەبستنەوە کە خەڵک بۆ دژیەمێ خەڵک بۆ دێتە سەر شەقان لەو ڕۆ بتوان چاکساز لە خۆیان بکەن نەکەوە بتوان خەڵکی بگرن و باش سیزنکەن. سپاس دەکەم کاک سەرکۆ دوو دەقەش بۆ بەڕێزت سەبارەت بە داهاتینەوت ئێستا داهاتینەوت دەچێتە کوێ؟ حکوومەت دەچێت ئەو مەسەلەن کە 600 میلیۆنە بۆ نمونە دەچێتە کوێ دوای چۆن دابش دەکرێت لە سەدا مەسەلەن چلی بۆ حکوومەت بێ لە سەدا مەسەلەن 60 بۆ کۆمپانیا و قەرزوانە بێ ئەوەی کە باسی سەرۆکی حکوومەت باسی کرد لە وتارەکەی 22 مانگە باسی کرد کە داهاتی نەوت لە 600 میلیۆن دۆلارەوە هاتووەتە سەر 60 میلیۆن دۆلار بەڵێ بۆ مانگە. ئێمە دەبێت ئەوەی کە باسمان کرد یعنی ئێمە زیاد لە پێشووتردا کە ڕێژەی نەوت لە بازارەکانە کە لە سەروی 50 دلار 55 دلارەوە بووە تەنها 300 میلیۆن دلار گەڕاوەتەوە بۆ حکوومەتی هەرێم و ئێستا دەبێت چاکسازیکی ڕاستەقینەی تەواوەتی و شەفافێتێکی و بەدامەزراوەیکردنی موسەساتی نەوتی لەم هەرێما بکرێت و وا بکرێت کە ڕێژەی فرۆشتنی نەوت و بەرهەمهێنانەکەی نەگاتێتە وەزارەتی دارایی ڕاستەوخۆ و داهاتی نەوت دەبێت بچێتەوە نابێت ئێمە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتێکی کە هەبێ بە ناوی وەزارەتی سامانە سروشتەکان پارە بدات بە کارەبا پارە بدات بە وەزارەتی دارایی پارە بدات بە وەبەرهێنان پارە بدات بە کەرتی تەندروستی دەبێت هەموو کۆی گشتی ئەو پارانەی کە لە کڕینی بەستەنها کاری وەزارەتی سامانە سروشتیەکان دەرهێنان و مارکێتیکردنی نەوتە و دواتر داهاتەکە دەبێت بچێتە خەزێنەی وەزارەتی دارایی کە حکومی تاوەکوتیکاتنەوە ئەو گەندەڵی کە لە خاڵە سنووریەکانی ئەو گەندەڵی کە لە نەوتێ گەندەڵەکانی کەش هەمووی لەو کابینەوە خۆی بەردەوام بەڵێ ئێمە ئێستا لە خاڵە سنووریمان هەیە لەم هەرێمی کوردستانەوە لەناو پەرلەمانی کوردستان ئێمە ئاماژەمان پێداوە تاکو ئێستا یەک کارمەندی وەزارەتی دارایی لێ نییە لەکوێ لە فیشخاپور یەک کارمەندی وەزارەتی دارایی لێ نییە ئەی کێ لێ بەڵێن کۆمپانیا باش داهاتەکە شێر ناگەرێت. سپاس بۆ بەڕێزان سەرکۆ ئازاد گەڵاڵیەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتمانی هەروە دکتۆر محەممەد گەناوی ئابووری ناس کە لەم بەرنامەی لەگەڵمان وێ ڕۆمامۆستای زانکۆ سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ.